لە دوای ڕوخانی ڕژێمی بەعز نەخشەی سیاسی و سەربازی لە سووریا و ڕۆژئاوای کوردستانیش گۆڕانکاری بەسەردەهات و پێشبینی گۆڕانکاری زیاتریش دەکرێت. چاودێرێکی سیاسی دەڵێ پێویستە دەسەڵاتدارانی باشوور لەم خۆناغەدا ڕۆڵی نێوەندگیری بکێڕن و پەیوەندیەکانیان بۆ گەیشتن بە ڕێکەوتنی نێوان ڕۆژئاوای کوردستان و حکومەتی نوێی سووریا بەکاربهێنن. کوردانی ڕۆژاوا نابێ بە عاتیفە بیر بکەنەوە، نابێ بە پشتگیری ئەمریکا بخەڵەتێن، چونکە ئێمە وەکو کورد لە باشووری کوردستان واتە لە هەرێمی کوردستان بە هەموم قۆناغایە تێپەڕین بینیمان لە شەڕی ناوخۆ لە پشتیوانی ئەمریکا، لەوەی کە ئەمریکا چۆن ئاشبەتاڵی بە شۆڕشی کوردی کرد و چۆن پشتیوانیان نەکردین لە ڕیفراندۆم. هەموو ئەم بابەتانە پێویستیمان بەوە هەیە ئێمە وەکو کورد شتی واقعی داوا بکەین. کوردانی ڕۆژاوا دەبێت کێشەکانیان لە ناو خۆی سووریا چارەسەر بکەن و زۆر چاوەڕوانی پشتیوانی دەرەوە نەبن، چونکە گەر ئەمریکا کاتێک بەرژاندەکانی تەواو بوو بەجیان دێڵێ کوردانی هەرێمی کوردستانی حکوومەتی هەرێمیش حزبەکانیش ئەبێ پشتیوانی ئەوان بکەن بەوەی کە هەوڵدەن بە گفتوگۆ دانووسان کێشەکانیان چارەسەر بێ، پشتیوانیان بکەن بەو پەیوەندی کە هەیەە لەگەڵ حکوومەتی ئایندەی سووریا و لەگەڵ ئەو لایەنانەی کە ئێستا لە سووریا هاتوونە بەڵێ نێوەنگیر بن ئەوانەی کە لە سووریا ڕۆڵی کاریگەریان هەیە، ئەمریکیەکان، فەڕەنسیەکان، وڵاتانی تر. سەرەڕای گفتوگۆی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پەیوەندی نێوان ڕۆژئاوای کوردستان و بەڕێوەبەراتی نوێی دیمەشق زیاتر ڕوو لە ئاڵۆزیە بۆ پێی هێزەکانی سووریای دیموکرات کە کورد بەشێکی پێک دەهێنێت ئامادە نییە بچێتە ژێرباری داواکاریەکانی دیمەشقەوە. چاودێرێکی سیاسیش بۆ چوونی وایە کوردستانی باشوور دەبێت لەم قۆناغەدا هەم کار بۆ سەقامگیری بەشەکەی ڕۆژئاوا بکات، هەمیش دەوڵەتە دراوسێکان ڕازی بکات بەوەی کوردانی ڕۆژئاوا خاوەنی قەوارەی سەربەخۆی خۆیان بن. بێگومان هەرێمی کوردستان دەستکراوە نییە بە تەواوەتی چی بکە و چینەکە لەبەرەوەی دەوڵەت نییە، لەبەرەوەی پارێزبەندی نییە و لەبەرەوەی خاڵی لاوازیە و لەبەرەوەی ناوخۆشی ناکۆکە لە ڕاستیە. ئەگەر بێت و ئەم هەرێمە ناوخۆشی ناکۆک نەبووایە ئەیتوانی یعنی زۆر شتێتر بکە. لە هەموو حاڵەتێکە پارتیش کە کاتێک قساکە یا دێتە سەرهێڵ حتمما ئەمریکەکان لە سەرهێڵن و قسەکردن لەگەڵ تورکەکانیشێ و ئەمریکەکان و ئەوروپیەکانیشە هەیە، بۆیە تەنها مەسەلەکە بەم جۆرە نییە. تورکەکانیش ڕەنگە وردە وردە بەخۆیان چوونەوەیان هەبێ بۆی کە لە چوارچێوەیەکی فراوانترا بیر لە مەسەلەکە بکەنەوە. بۆیە بەڵام ئەگەر ئێمە خۆمان لە ناو خۆمانە لە ڕاستیە کێشەکانمان چارەسەر بکەین و پەیوەندی هەرێمایەتیەکانمان دژیەک بەکارنێنین، بەشی ئەوە ناتوانین یارمەتی یەکتر بین کە هەستکەین کە هاوچارە نووسین و لە سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەتەوەیەک پێکەهێنین. خۆبەڕێوەبەری دیموکراتی هەرێمی باکوور و خۆرهەڵاتی سووریا پرۆژەیەکی سیاسی و بەڕێوەبەراتی کوردە لە سووریا کە لە دوای شۆڕش و ناڕەزایەتیەکانی ساڵی 2011ەوە وەک دیفاکتۆیەک دروست بووە و نزیک بە یەک لەسەر چواری خاکی سووریای لەژێر دەستایە. بەپێی هەڵکەوتە جوگرافی و سیاسیەکەشی ئەرکی یاریکردن و مامەڵەکردنی لە نێوان دراوسەکانی و هێزە نێودەوڵەتیەکان بە وریاییەوە تا ئاستێکی زۆر قورسە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.